ئەو هاوڕێیان دابانە مینتان لەگەڵ لە چەنالی دابان یونیڤرسەم لە ڤیددیو باسی تۆزێک ئەسپێکتێکی جیاوازی نەخۆشیێکی دەکەم زایدەن ڕەبتی بە سینەما و بۆ کەرەکتەرە و بۆ زنجیرە و فیلمانی کە تا ئێستا بینیمانە و شتێکی هەوڵ دەدەم شتێکی تۆزێک جیاواز بۆتان باز بکەم بە شێوازێکی تۆزێک جیاواز ینی و لە هەمان کاتیشدا لایک ڤیددیوەکە لە بیر مەکە لەگە سبسکرایبی چەناڵەکە ڤیددیو زۆر خۆش بەڕێوەیە لەو ڤیددیو باسی ئەوتان بۆ دەکەم کە فیلمی بیوتیفڵ ماین فیلمی بۆ نمونە سپلێت هەروە زنجیرە درامای مستەر ڕۆبۆت ئەو کەسانەی کە هەر هەموو ئەو شخصیەتانەی ئەو هەم کەرەکتەرە سەرەکیان کە نەخۆشی شیزۆفرینیان هەیە لێرە باسی ئەوتان بۆ دەکەم کە نەخۆشی شیزۆفرینیا چۆنە و تۆزێک معلوماتی بەسیتان بۆ لەسەر باز دەکەم پێشێ باسی ئەو فیلمانە بکەم و ئەو فیلمانە بە شێوەیەک باسی شیزۆفرینیا دەکەم بە شێوەیەکی ڕاستەقینە و ڕاست باز دەکەن یان بە شێوەیەکی غەڵەت. لە ساڵی 1982 کەسێک بەناوی لویس ئۆگەست کە بۆ یەکەمین جار بە دیار کەوت کە زیاتر لەچەند شخصیەتێکی زیاتر لەچەند پرسۆناڵیتێکی هەیە و زائیدەن دوای ئەوەی کە مارێک پێوەی دەدات کە تەمەنی 17 ساڵە و کات نزیکەی بۆ ماوەی 1 ساڵ ناتوانێت پێی بجوولێنیتن بە پێی وەدەداتن دووبارە پاش ساڵێکی دەست پێ دەکاتن کە پێی دەجوولێنیتن دەبتە شخصیەتێکی تر دوای فترەیەک دەبێتە شخصیەتێک تر تا ساڵی 1970 بە یەکەمین جار کە بە دیار دەکەوێتن کە ئەو کابرا زیاتر لە 10 شخصیەتی هەیە لە هەمان کاتیشدا لە ساڵی بۆ یەکەمین جار کە ئەوە نەخۆشی سیزۆفرینیا کە لە ساڵی 1992 کە ژنێکی ئەڵمانی بە ئەسڵ ئەڵمان بۆ یەکەمین جار وەک ئەو نەخۆشیە کە خەڵک دەیناسی و دکتۆر شتیوا دەیناسی کاتێک کە ئەو نەخۆشە دەبینن بە فەڕەنسیەکی فول تەلاقە قسەی دەکاتون لە هەمان کاتیشدا کە هەمان کات کە بە ئەڵمانی قسەی دەکات بە ئەکسنتی فەڕەنسی قسەی دەکات و هەروە تەسەڕوفات و جوولە هەموو شتێکی وەکو خەڵکی فەڕەنسایە دوای ئەوە پاش ماوەیە کە شخصیەتەکەی خۆی دەگەڕێتەوە پێی دەڵێن ئینکاری ئەو شتەی دەکاتن و لە هەمان کاتیشدا دەڵێ هیچ شتێکی وام لەبیر نییە تر بۆ یەکەمین جار نەخۆشی شیزۆفرینیا لەوێن دەرەوە کە زۆربەی دکتۆر و شتەکان دیتیان ئەو دەست پێکرا بەحث و شتیوای زیاتر لەسەرکرا بۆی زیاتر خەڵک بزانیتن و هەروە لەو ڤیددیو باسی ئەوشتان بۆ دەکەم کە ڕابطەی چییە ئەو فیلم و زنجیرانەی کە دیتیتمان دیپرسۆناڵایزیشن دیڕیاڵایزیشن دیسۆردەر طبعاً زۆربەی ئەوانەی کە نەخۆشی شیزۆفرینیان هەیە زۆربەیان ترۆمایەکیان کێشەیان هەبوو لە ژیانیان یان زۆربەیان وەی لێ هاتووە کە بۆ نمونە ینی لەلایەن خێزانەکانیان ئۆنفێک بەکاراتوە لەگەڵ یان شخصیەتی سایکۆلۆژیان بە تەواوەتی پێنەگەیشتیە و زۆر تووشی ترۆما بووینە بۆیە زۆربیان لە خەیاڵێک دەژین یان ئەو واقع ناژینیان زۆربیان زیاتر لە چەند کەرەکتەرێکیان هەیە ئەو کەرەکتەرە هەر کەرەکتەرێک بینی عیبارەت لە مەرحەلەیەکی ژیانی ئەو کەسە دەکاتن کە چی بەسەر هاتووە بۆچی ئەو کەرەکتەری دروست کردو ئەو کەرەکتەرش ئەتا حدێک یارمەتی کەرەکتەر ڕئیسی دەداتن بۆی حیمایەتی بکات و بیپارێزی لە هەر ئەو شتانەی کە لە دەوروبەر تووشی بووە لە مرۆری زەمن کە گەیشتە ئەو تەمەنە کە دەبینی تعدای جنسی لێکراوە یان سایکۆلۆژیکەڵی یان مەسەلەن ترۆمایەکی زۆر بە قوتی بەسەر هاتووە یان دایک و باوکی لێک زیابوونەتەوە یان لە منداڵیەوە ژیانی زۆر قورس بۆ ئیتر ئەو هەموو ترۆمانەوەی لێکردیە کە مەجموعە کەرەکتەرێک دروست بکاتن کە ئەوەش یەکێکە لە نەوعەکانی شیزۆفرینیا طبعاً لەو ڤیددیو باسی هەموو نەوعەکانی شیزۆفرینیاتان بۆ دەکەم یەکێک لە نەوعەکانی کە پێی دەڵێن DDD سێدی وەکو ناوی خۆم کە درێژکراوە کە دیپرسۆناڵایزیشن دیڕیاڵایزیشن دیسۆردەر نوعەکەیتی دیسۆشیتیڤ ئایدنتیتی دیسۆردەر ئەوەکەی تریش دیسۆشیتیڤ ئەمنیژیا دیسۆردەر طبعاً ئەو سێ فەرقیان چییە دیپرسۆناڵایزیشن دیڕیاڵایزیشن دیسۆردەر ئەوە وەکو ئەو کەسانەیە کە بە هیچ شێوێک لە شێوەکان ینی لە دەرەوەی حیاتی خۆیان دەژین یانی وەک وابی ئەوان لە دەرەوە لە جێک ڕاوەستاین و دانیشتنێ تەماشای ژیانی خۆیان دەکەن لە پەنجەرەکەوە ینی دائیمەن ئەو هەستیان هەیە ئەوان لە ناو ژیانی خۆیان نینە بە هیچ نەوعەک لە نەوعەکان ئیتر ئەو نوعانە لە هەموو نوعەکان زیاتر کەمتر سیقیان بە خۆیانە کەمتر تێکەڵی خەڵک دەبن ئەوەندەی تر دەترسێن لەبەرەوەی هەرز دەکەن لە ناو ژیانی خۆیان ناژین و زایدن هەست بە خەیاڵ و هەست بە ڕاستی ناکەن چونکە لە بینی خەیاڵ و ڕاستی ئەو خەتەکە زۆر تەنکە لایبن بە هیچ شێوەیە کەستی پێ ناکەن طبعاً نەوعەکەی تر کە پێی دەڵێن دیسۆشیتیڤ ئەمنیژیا دیسۆردەر کە ئەوە تووشی فقدانی زاکیرە دەبێتن بۆ نمونە وەکو فیلمی سپلێت کابرا زیاتر لە چەند کەرەکتەرەکە بۆ نمونە ئەو ئێستا حالیان کەرەکتەری بۆ نمونە ئێکس ئیش دەکات لەو کەرەکتەری ئێکسە کابرا منداڵە وەکو منداڵ تەسەڕوف دەکات وەکو منداڵ سەرەکە وەکو منداڵ ئەو شتانی کە حەزی لێیە دەری دەبڕیتنەوە هەستانە ئەو شتانی کە ڕقی لێ دەری دەبڕیتن بەسکە ئەو کەرەکتەری دەڕوا کەرەکتەرێکی تر دێتەوە ئیتر هیچ ئەو کەرەکتەری کە دێتەوە هیچی لەبیر نییە کەرەکتەرە کۆنەکە چی کردووە یان چی نەکردووە ئیتر کەرەکتەرە سەرەکیەکەش هەر هیچی لەبیر نییە طبعاً ئەوە پێی دەڵێن دیسۆشیتیڤ ئەمنیژیا دیسۆردەر نوعێکی تریش کە پێی دەڵێن دیسۆشیتیڤ ئایدنتیتی دیسۆردەر کە ئەوە بێزگەلەوەی ئەوەیە دەبتە چەند کەرەکتەرێک هەر کەرەکتەرە و نوع شتەکە مەسەن کەرەکتەرێک نەفەرێکی ئەتیادە کەرەکتەرێکی تر
نامش خۆی دکتۆرە ئەوەکەی تر مهندسە هەر بۆ نوع تەسەڕف دەکا و ڕەبتیشان نییە بە یەکتری ئیتر نەفەر هەیە کە تشخیص کرا زیاتر لە چەند کەرەکتەرێک هەیە زیاتر لە 12 حتا فیلمی سپلیت یەک ئەوەی دنیای تێدا ئەخیری کە فیلمەکە کردیتەکانی تەواو دەبیتە ناوی جێمس مەکۆی نووسرا لە بەرامبەری ناوی هەموو کەرەکتەرەکان نووسرا بۆی بۆ بەدیار بکەوی کە ئەوها هەموو یەک کەرەکتەر لە ناوی یەک لەشە طبعا ئەوانە زۆربیان ترۆمایان بەسەرهاتێ زۆربیان ئەو کەرەکتەرانە دروست دەکەن وەک حیمایەتێک بۆ خۆیان وەک ئەوەی بۆی ببن ینی تووشی ئەو هەموو تڕۆمایی کە بوونە دووبارە نەبنەوە یان تڕۆمایتر نێتە سەرڕێیان طبعا ئەوە لە چ ڕوویەک ڕاستە بۆ نمونە زنجیرە مستەر ڕۆبۆت کە زنجیرە مستەر ڕۆبۆت ئەگەر بینی لێڤندەر ئیلیت ئادەرسن کە ڕامی مالک ڕۆڵەکەی بینیوە کە لێڤندەر کەرەکتەری باوکی بەنۆعێک دروست کردووە کە پێرفێکتە و کە دائیمەن حیمایەتی دەکا و دائیمەن قسەی لەگەڵ دەکا و دائیمەن هاوڵەتی لە هەموو شوێنێک و لە هەموو شتێک کە لە هەموو بڕیارێک لە ژیان دێکە بەس بۆ ئەو کەسانێک کە زنجیرەکانە بینیوە چکە شتێک دەڵێم سپۆیلە لێرەم طبعا بەس ئەخیری زنجیرەکە بۆت بەدیار دەکەوێت کە باوکی تعدای جنسی لێ کردووە ئیتر بۆیە باوکی وەکو ڕسمێکی پێرفێکشن دروست کردووە ناو مێشکی و وەی لێ کردووە ببێتە ئەو باوکە کە ئەو تەمەنای دەکرد و چاوەڕێ دەکرد لە هەمان کاتدا خۆی مەیل شیزۆفرینیای هەیە و بایپۆلەر دیسئۆردەری هەیە کە ئەو باوکی بەکاردێنیتن وەکو حیمایەتێک بۆوی و باوکی دەبێتە حیمایەتێک و ینی هاندەرێک بۆی کە بۆی بتوانانی لە هەر ئیشێک بیکاتن سەر بکەوێتن طبعا ئەو یەکێک لە نمونونەکانی کە باسم کردی مستەر ڕۆبۆت طبعا لە سپلیتیش وایە و لە هەمان کاتدا لە فیلمی ئە بیوتیفول مایندی ڕۆسل کرۆس وایە کە لێڤندەر کەرەکتەر دەبینیت و شیزۆفرینیە و حتا ئاخریستان نابتەوە طبعا چاکبوونەوە و چارەسەری دیپرێشن تۆزە ئەفو ببورن شیزۆفرینیا زۆر قورسە زۆربەی کار ئەنتی دیپرێسنتەکانیان دەدرێتێت دەرمۆک دەرمان بۆی تۆزێک ئاڕازەکانیان کەمکەنەوە بەس وەکو عیلاجەکەی زیاتر ینی سایکۆلۆجیکەلی دەبی لەگەڵی دابنیشی و دەبینە خۆشکە زیاتر لەگەڵ گروپ فێراپی دابنیشی کە یەکتر هەرێکە باسی ئەوەی خۆی بکات و لەمان کاتدا زۆر لەگەنە خۆشەکەی بی بۆی بتوانانی ئەو کەرەکتەران هەموو لە مێشکی دەربکاتن و ببێتە بەس کەرەکتەری سەرەکی ئەو کەرەکتەرانی کە دروستی کردی و ڕۆژێک لە ڕۆژان وەک شیڵدێک بۆ خۆی کە بتوانانی بیپارێزی یان بتوانێت وەی لێ بکاتن ببێتە کەرەکتەرێکی باشتر ئەوانە دەبی هەمووی بە شێوەیەک لە شێوەکان وا لێ بکەی کە لە ناو مێشکی ئەو کابرای بێتە دەرێ ڕاستە ئەو کابرای بە هەموو شێوەیەک لە شێوەکان تووشی ئەنواع ئەشکال نەخۆشی و ئەنواع ئەشکال ترۆما بووە بۆ منداڵی و لەوانەیە بگرە خێزانی زۆر خراپبوونە لەگەڵی یان هەموو تەعەدایەکی خراپی لێکراوە تەعەدای لەفزی و جەسەدی و جنسی و هەموو شتێک گەیشتۆتە ئەو کەسە و هەندێک کەسیشێ سایکۆلۆجیکال پەرسۆناڵیتی ینی تۆزێک زەعیفترە ینی لە هەندێک نەفەر هەیە بە ئاسانتر تێک دەشکێ سایکۆلۆجیکەلی لە چاو هەندێک نەفەری تر خۆی ئەوە تەسەوەڕی من ئەوە جێنەتیکە ینی نەفەر هەیە عایلە هەیە ینی ئەوانە تۆزێک بەقوەترن بۆی تێک بشکن و عایلەی تریشەیە کەمتر بە ئاسانی تێک دەشکێ بۆیە ئیتر لێرەوە مۆزوعەکە ئەوەیە کە ئەو کەسانە دەبی بە هەموو شێوەیەک بە شێوەیەک لە شێوەکان بە تەعاملێکی خاص تەعاملیان لەگەڵ بکرێ و یارمەتی بدرێن بۆی ببنە یەک کەس نەک چەند کەسێک لەناو یەک لەش طبعا ئەو ڤیددیۆی هەروتم باسی شیزۆفرینیاتم بۆ بکەم و باسی ڕەبتیکەم بە سینەما و شتیوە لایکی ڤیددیۆیەکە و سەبسکرایب بکە لە بیر مەکەن ڤیددیۆ زۆر خۆش بەڕێوەیە و حافیز